الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران خواناساني زور بريس لم كاتە پیرۆزەدا لە ماڵێک لە ماڵەکانی خوای پەروەردگاردا لێی دەپاڕێینەوە یا ئەڵڵاه ڕووی ڕەحمەتی خۆتمان تێ بکەی. هاتووینە ماڵەکانی تۆمان ئاوەدان کردوتەوە، خوایە ماڵەکانمان ئاوەدان کەی. دڵمان خۆشە بەم مزگەوتە بەم وتارانە بە بیستنی کەلامەکەی تۆ پەروەردگارە، تۆش دڵمان خۆشکەی. بەرەو جەژنی قوربان دەڕۆین یا ئەڵڵا، دەرگایەکی ڕەحمەت لەم میلەتی کوردە و میلەتانی موسڵمان و هەموو گەلانی جیهان بکەیتەوە یا ئەرحەمە الراحمین. ئامین. خۆشەویستان، ئێمە ئێستا لە دەڕۆژە پیرۆزەکەی ئەوەڵی مانگی قوربان داین. ئەو دەڕۆژە پیرۆزانەی کەوا قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاماژەیان پێ کردووە. تێپەڕبوونی هەفتەیەک لەو دەڕۆژە ئەوەی کەوا کار و کردەوەیەکی جوان و چاکی تێدا کردبێ قیامەتی خۆی ئاوەدان کردوتەوە. سێ ڕۆژیشمان لەبەر دەستا ماوە، بە تایبەت ڕۆژی عەرەفە کە بەڕاستی ڕۆژێکی گەورە و گرنگە. ئێمەش ئەم وتارە دەچینە خزمەت گەورەی دەڕۆژەکە و بە تایبەت ڕۆژی عەرەفەی جەژنی قوربان. خوای پەروەردگار لە یەکێک لە سوورەتەکانی قورئاندا کە 89هەمین سوورەتی قورئانە و ناوی سوورەتی ئەلفەجرە، بەم شێوەیە باسی گەورەی ئەم کاتە پیرۆزانە دەکا و دەفەرمێ: بسم الله الرحمن الرحیم والفجر، سوێند بە بەری بەیان. خوای گەورە سوێند دەخوا بەو کاتەی کەوا تاریکی شەولا دەچێ و شەبەقی بەری بەیان دەدا. ئینسان ئەگە بەیانی یەکدانیشێ سەرنج بدا تا کاتی خۆرکەوتن، گەورەی و دەسەڵاتی خوای پەروەردگاری بۆ دەردەکەوێت لە هەڵاتنی بەری بەیان و گزینگی بەیاندا چەند جوانە. چۆن ئینسان ئەگەر لە شەوێکی تاریکە لە شوێنێکە لێی بقەومێ چاوەڕێیە کە لە شەوە زەنگە ڕزگاری بێ و فەجری بەیانی بدا، ئەها کاتێک کە دنیا ڕووناک دەبێتەوە چەند خۆشحاڵی ئۆخەی لە مەترسی ڕزگارم بوو. خوا دەفەرمێ بەری بەیان ئەوەندە گرنگە، ئەوەندە خۆشەویستە لای خوا کە دوورکە سونەتی نوێژی بەیانی، نەک نوێژی بەیانیەکە خۆی. هەر وەختی هەستای دەست نوێژت گرت، خوشک و برای موسڵمانم، گەنج و لاو و بەتەمەنەکان، قەت نوێژی بەیانیەکەت مەکە، هەتا دوورکە سونەتی پێش نوێژی بەیانی دەکەی. خۆشەویست و سەروەرمان صلی الله علیه وسلم دەفەرمێوە سوێند بەخوا ئەو دوورکە سونەتەی پێش نوێژی بەیانی لای خوای گەورە لە دنیا و ئەوەش کە لە دنیادایە بە هەموو خەزیانیەکانەوە خۆشەویستتر و گەورەترە. ئەگە هەموو دنیا هی تۆ بێ بەقەدەر ئەوە بۆ تۆ سوودی نییە کە دوورکە سونەتی پێش نوێژی بەیانی دەکەی و لەو کاتەدا ڕوود لە خوایە. داخی گرانم، ئێستا میلەتی ئێمە بە شەونشینێکی درێژ زۆری غافڵە کاتێک کە بە خەبەردێ دەمێکە خۆر هەڵاتووە. ئەوانەی کەوا لە زەل لە فەجری بەیانی دەکەن کە خوا سوێندی پێ خواردووە، سوێند بە بەری بەیان، سوێند بەو کاتەی کەوایە بەندە ساڵحەکان ڕوویان لە خوایە و دەستی نزایان بەرز کردوێتەوە. خوا دەفەرمێ سوێند دەخۆم. هەندێک مفەسرینیش بەڕێزان دەفەرمون والفجر یعنی سوێند بە بەرەبەیانی ڕۆژی جەژنی قوربان. خوا ئەوەندە بەرەبەیانی ڕۆژی جەژنی قوربانی بەلاوە گرنگ و پیرۆزە سوێندی پێدەخوا. وليالي العشر سوێند بە دەشەوەکەی ئەوەڵی مانگی قوربان. زۆربەی مفەسرینی قورئان لەسەر ئەوەن. سوێند بەم دەشەوەکە ئێستا ئێمە تێیانداین کە عیبادەت لە هەموو کاتێک گەورەترە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی هیچ ڕۆژێک نییە لە ڕۆژەکانی ساڵدا خوا پێی خۆشتر بێ کە بەندەکانی کردەوەی ساڵح و جوان بکەن لەم دەڕۆژە. ئەم دەڕۆژە لە هەمووانیان گرنگترە. والشفع والوتر، خوا دەفەرمێ سوێند بێ بە تاک و بە جووت و بە تاک. زۆربەی زانایانی قەدیم دەیان فەرموو هەموو مەخلوقاتێک جووتە، ئەڵڵا تاکە.
هەروەها ئێستا زانایانی سەردەم دواتر دایان فەرموو مفەسسیرین ئەها ئەم تەفسیری قورئانە ئەم قورئانە هەر ڕۆژە مانایەکی تازە هەڵدەگرێ و کۆن نابێ. مفەسسیرینی دواتر دایان فەرموو خوا دەفەرمێ سوێند بەوەی کە نەفسی هەموو ئینسانێک لە دایک و باب دروست بووە، بەڵام ئەوە ئادەمە نە دایکی هەیە و نە باوکی هەیە، ئەوە عیسایە دایکی هەیە و باوکی نییە، بەتەنها لە دایک بووە لە نەفسێک. ئێستا زانایانی سەردەمی نوێ ئەڵێن ئەوەتانێ خانەی تاکخانە هەیە، بەکتریای تاکخانە هەیە، ئەوانی تر جووتخانەیە، ناوکەکەی یەک پەردەی هەیە دوو پەردەی هەیە، کەواتە پەروەردگار دەفەرمێ سوێند بەوەی کەوا تاک و جووتی دروست کردووە واللەیلی ئیذا یەسڕ، سوێندیش دەخوا پەروەردگار بە شەو کە تێدەپەڕێ. ئەو شەوەی کە خەڵکانێک هەیە خەریکی شەو نوێژە، هەر لەو شەوەدا خەڵکانێک هەیە خەریکی دزی ماڵانە، شەو هەیە خەڵک لە نادیە، هەر لەو شەوەدا خەڵکێک هەیە لەسەر بەرماڵ و ناوماڵ و منداڵەکەی خۆیەتی، خەڵکێک هەیە لەسەر کتێبی عیلم و زانستە و سەعی زانستەکان دەکا، زانستی تازە فێر دەبێت، خەڵکێکیش هەیە هەر لەو شەوەدا پیلان بووە لە ناوبردنی مرۆڤەکاندا دەنێ، خەڵکانێک هەیە لەو شەوەدا بیر دەکاتەوە بەیانی چۆن کار و کەسابەت بکا و یارمەتی هەژارێک بدا، خەڵکانێکیش هەیە لەو شەوەدا بیر دەکاتەوە چۆن بەیانی قومبەلەیەک بتەقێنێتەوە گیانی مرۆڤەکان بکاتە قوربانی. ئەها ئەو دوو کەسانە هەر لە یەک شەوە ئەمە ڕوو دەدا، بۆیە ئەو شەوە زۆر گرنگە ئاگال لە شەو بێت، چونکە هەر بەرنامەی شەوە ئێمە لە ڕۆژە جێبەجێ دەکەین. خوا سوێندی بە ڕۆژ نەخوارد، هەرچی لە شەوە لە مێشکتا بێ ڕۆژ ئەوە جێبەجێ دەکەی، ئاگال لێبێت لە شەوە خەیاڵی خراپ مەکە، چونکە ڕۆژ کردارەکەی دەبینیتەوە. هەموو ئەوانەی کەوا خراپە دەکەنەوە شەو خراپەکان بە مێشکیان داهاتووە، هەموو ئەوانەی ساڵح و خواناسن ئەوە بەرنامەی شەوە، بۆیە شەو نوێژەوەندە گرنگە، مەبەست دوورکات شەو نوێژەکە نییە، مەبەست فکر خاوێنکردنەوەتە لە شەوە بۆی کردەوەکانی ڕۆژت ئەزیزەکەم جوان بێ. هەل فی ذلك قسم لذی حجر، پەروەردگار دەفەرمێ ئەمە سوێندێکە جێگەی تێڕامانە بۆ خاوەن ژیرەکان، ئینسانی عاقڵ لەم سوورەتانەی قورئانەوە دەرس و ژیری وەردەگرێ. ئەلم تەڕە کەیفە فەعەلە ڕەبوکە بعاد، جا سەیری قورئانکە، قورئان تەنها پێک نەهاتووە لە دروشمەکان، قورئان باسی بەری بەیان کاتی شەو دە ڕۆژی مانجی زەیلحیجە ئەمانەی هەموو کرد، دەچێتە سەر باسی سوڵتە و سیاسەتیش. دەفەرمێن نەدبینی خوای پەروەردگار چی بە قەومی عاد کرد، لەم سوورەتەدا باسی سێگەل دەکا. قەومی عاد زۆر بەهێز و دەسەڵاتیان بە قووەت بووە لەوارەی لەشەوە، زانایان دەفەرمون حتا مرۆڤایەتی کۆتایی پێدێ، ئینسانی وا جەستە بەهێز لەسەر زەویدا دروست نابێتەوە، ئەوەندە جەستەیان بە قووەت بوو، ئەیان گوت هیچ شتێک ئێمە لە ناو نابە، ئەزانی خوا بەچی لە ناوی بردن بەبا، هەر بایەک هات وەکو دارخورما دەیبڕینەوە. پەروەردگار باسی ئەوە دەکا قەومی ثەمودی شەبووە، ئەوەندە بەتوانا بوون، وثەمود الذین جابوا الصخر بالواد، ئێمە بلۆک و خش لە سەرێکدا دەنین، ئەوان تاوێرە بەردی گەورەیان دێنا لە شیوەکاندا دەیان کرد بە خانوو. ئێستاش لە مەنتیقەی عەمان و ئەوانە ئاسەواریان ماوە، لە شاخی سەختە 30 مەتر قوڵە، 30 مەتر بەرزە و 30 مەتر پانە بەبێ ئەو ئامێرانەی ئێستا، یعنی هەزاران ساڵ لەمەوبەر 30 مەتر بە 30 مەتری پانی و بەرزی و قوڵی خانوویان لە ناو جەرگەی شاخا دروست کردووە، ئەوەندە جەستەیان بەهێز بوو، ئەوەندە لە ڕووی بیناسازیەوە. ئێستاش حەمامەکانیان هۆڵی کۆبوونەوەیان هی هەزاران ساڵ لە ڕووی ئەندازیاری و ئێستا ئەندازیارەکان سەریان سوڕماوە. وفرعون ذي الأوتاد، فرعونی خاوەنی ئەهرامەکانیش هەندێکیش دەفەرمون ئەوتاد واتە ئەو فرعونەی کە ئەگەر خەڵکی سزا دەدا هەردوو دەست و هەردوو قاچی لێناو بە گوڵمیخی ئاسن بە عەرزادایان دەکوتا هەتا لەبەر خۆراوشک دەبەوە تا قەل و داڵ چاوی دەردێنە، ئەو فرعونەی کە بە زەبر و زەنگ خۆی چەسپاند بوو. لێرەدا حەز دەکەم ئەگە قورئانتان خوێندەوە بە تایبەت گەنجانی بەڕێز، ئێستا ئێمە لە هەولێرە لە شارەکانی کوردستاندا مەدرسەی تەحفیزی قورئانمان زۆرە، ئەمە جێگەی خۆیەتی، بەڵام لەوە گرنگتر مەدرسەی تەدەبوری قورئانمان دەبوو هەبوویایە. ئێستا بە هەزاران خەڵک هەموو قورئانی ئەم سەراوسەر لەبەرە، بەڵام ئەوە زۆر گرنگ نییە، زۆر گرنگەوەیە یەک گوشەی قورئان لەسەری بوەستی. کاتێکە لە خزمەت ئەم ئاەتەدا دەبی باسی قەومی عاد دەکا بەناو گەلی عاد، گەلی ثەمود، بەڵام باسی میسر نافەرمێ و ئەهلە میسر، باسی میسریەکان ناکە، یەکسەر دەفەرمێەوە فیرعون. باشە بۆ؟ ئاخرەمە جێی تێڕامانە، بۆ باسی ئەمان وەکو فرعون دەکا؟ دەفەرمێت لەبەر ئەوەی گەلی میسر لە سەردەمی فرعونی موسادا هەر شخصیەتیان نەما بوو، توا بوونەوە، یعنی ئەو گەلە پێک هاتبوو لە یەک کەس کە بریتە لە فرعون. ها قورئان وا دەفەرمێ چۆن لە سەدەمی سەدامی پێشوودا هەموو عێراق بریتی بوو لە شێ؟ بریتی بوو لە یەک کەس، هەر خەڵکیش هاواری بۆ دەکرد دەیانگوت ئیذا قال صدام قال العراق، کابرا کوتی ئەوە عێراق هەمووی کوێتی، یعنی ئێمە هەر هیچین، ئێمە هەموو زەربی سفر بووین، ئێمە هەموو کوژاوینەوە.
قورآن دەفەرمێ ئاگاتان لەوە بێ گەلانی دنیا نەبن بە سفر نەفرەت لەو وڵاتە بێ خوا نەفرەتی لێ دەکا کە هەموو شتەکەی تەنها یەک کەسێکە یەک ئیمزای یەک کەس هەموو خەڵکی بەدبەخت دەکا یەک ئیمزای خەڵک یەک کەس هەموو خەڵکی خۆشبەخت دەکا ئەو وڵاتە کاولە ئەوە وڵاتی فیرعەونیە ئەوە گەلانی عێراق و هەموو وڵاتانی عەرەبی بەوە کاول بوون ئێستا لە هەرێمی کوردستاندا ئێمە لەم بەرە جەژنانەدا پەیامی مینبەر وەکو کەسێکی بێلایەن و بێبەری لە هەموو حیزب و دەسەڵات و سیاسەتێک و خەڵکێک توخوا داواتان لێ دەکەم سەرانی کورد توخوا ئەم کوردستانە مەکەنەوە بە دەسەڵاتێکی دیکتاتۆری پێشی و فیرعەونی با کوردستان پێک نایە لە زۆنی فڵان و لە زۆنی فڵان توخوا حیفە والله عیبە والله شوورەیە لە بواری سیاست و نێودەوڵەتی و سیاسەتی ئیقلیمیدا توخوا سێ چوار شاربی سێ شاری بچووک بی نەتوانی بە یەکەوە ئیدارە بکەیت زۆنی فڵان و زۆنی فڵانت هەبێ سەرۆک فڵان و سەرۆک فڵانت هەبێ هەرێم فڵان و هەرێم فڵانت هەبێ ئەوە لە تەعبیری قورئانیدا دواکەوتوویە وەرنواز لەوە بێنن ئێمە یەک ناومان هەیە کە کوردستانە یەک ئاڵامان هەیە کە ئاڵای کوردستانە و دەنگێک هەبێ دەبێت دەنگی میلەت بێ ها لە ئاەتەکەدا خوا دەفەرمێ زەمیان دەکا وەفیرعەونە یعنی ئەو میسرە یەک کەسی وەکو تێدا نەبێوا بێ هەمووی زەڕبی سفر بوو هەمووی مێشتی تەعتیل بوو سوڵتە بە قەمچی و دەسەڵات و چاوسورکردنەوە میلەتیش لە ترسی گیانی خۆی قڕ و قەب بێدەنگ مردوو جا مردووە نیە لە قەبرایە ئیوا هەیە بە قاج دەڕوا و مردووە مردووەوەی دەنگی نەبێ مردووەوەی ڕەنگی نەبێ میلەتێک بێ سەوتی نەبێ میلەتێک بێ دەنگی نەبێ ئەبێ هەموو خەڵک بگەڕێتەوە بۆ مەرجەعیەتی میلەت ئەوە میلەتە بڕیار دەدا چێ لەسەر کورسی دەبێ و چێ لەسەر نابێ ئەوە میلەتە بڕیار دەدا من تۆم دەوێ بۆ 4 ساڵ و دواتر نامەوی وڵاتی پێشکەوت و گەلانی دنیا لەم قورئانەوە ئەم جوانیانە فێر بوون ئەوە جەژنی قوربان هەها قورئان چەند وردە باسی ئەوەت بۆ دەکا و باسی ئەوەشت بۆ دەکا بەڵام قورئان دەفەرمێ هەموویانمان لەناو بردن لەبەرچی لەناومان بردن نوێژیان نەدەکرد وەڵا باسی نوێژ و ڕۆژ و قوربانیکردن نییە الذین طغوا فی البلاد فأکثروا فیها الفساد لەبەر ئەوەی لە سنوور دەرچوو بوون دەوڵەمەند بەزەی بە هەژاردا نەدەهاتەوە سەرکردە بەزەی بە میلەتا نەدەهاتەوە میلەت نەیدەوێرا قسەیەک بکا هەمووی جاسوس و بەسەریەکەوە خوا دەفەرمێ هەموویانمان لەناو بردن ئەو بەبا ئەو بەدەنگێکی گەورە ئەو هەموو کۆشک و تەلارانیان تەقی کاتێک کە فریشتەیەک سەوتێکی گەورەی بەسەراکردن هەر خۆیان نانزانی چۆن ئاسەواریان نەما فیرعەون بە مۆمیاکراوی مایەوە لە مەتحەفەکانی مێژوودا جا خۆشەویستان ڕۆژی 9 ذیلحیجە کە یەوم العەرەفەیە گەورەترین ڕۆژی ساڵە لە ناو ساڵدا ئەگەر جەنابت لیان پرسی لە هەموو ڕۆژێک گەورەتر چ ڕۆژێکە ڕۆژی عەرەفەی جەژنی قوربانە لە هەموو شەوێک گەورەتر لە شەوەکانی ساڵدا شەوی قەدرە شەوی لەیلەتول قەدری ڕەمەزانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ صيام يوم عرفة إني أحتسب على الله أن يكفر السنة التي قبله والسنة التي بعده إمام مسلم رواياتي كردووە دەفەرمێ ڕۆژوگرتنی ڕۆژی عەرەفەی جەژنی قوربان ئومێدەوارم بە ڕەحمەتی بێ سنووری ئەڵڵاه لەگەڵ ئومەتی محەممەدا صلی الله عليه وسلم کە خوا هەر کەسێ ئەم ڕۆژوەی لێوەرگرێت لە گوناهی ساڵی ڕابردووی خۆش دەبێ و لە داهاتووشە لە گوناه دەیپارێزێ ئەو ڕۆژوە الحەمدلله جەنابتان هەمووتان گرتوتان ئەمە بیرهێنانەوەیە کە ساڵانە ضرورە بە ئومێدی خوای پەروەردگار مەگەر ئەوەی نەخۆش بێ یان سەفەرێکی دوور و درێژ و لە تاقەت بەدەری هەبێ خۆتان منداڵتان ژنتان مەهێڵن یەک ڕۆژوتان لە دەست بچێت لەو ڕۆژی عەرەفەیەدا بە ئیزنی خوای پەروەردگار ومێدیش تەماوات بە ڕەحمەتی خوای گەورە کە بە ڕۆژووی ئەوارە بەربانگت کردەوە بڵێ خوایە وا سەیری دەفتەری ئەعمالم کردووە کە سپیت کردوتەوە توخوا با منیش دەفتەری ئەعمالەکانم سپیکەمەوە ئەم حەدیسە هەرەوە نیە بڵێ وڵا خوا عەفوی کردم تەواو نەخێر مادام خوا کار و کردەوە کەی سپی کردومەوە توخوا بە من ڕەشی نەکەمەوە جارێشکە با لاپەڕەکانمان ساڵانە جارێک سپیکەینەوە فۆرماتی کردەوەکانمان بکەینەوە سەر لە نوێ لاپەڕەیەکی سپی لە ژیانماندا هەڵدەینەوە چونکە خوا لێ خۆش بووە هیچ ڕۆژێک نییە لە صەحیحی موسلیمە هاتووە خوا بەقەدەر ڕۆژی عەرەفە لە بەندەکانی خۆش بێ بە ملیۆنەها خەڵک مستحەقی عەزابی جەهەنەمن کە لەو ڕۆژەدا وتی خوای ڕوون کردێتەوە خوا دەفەرمێ وا لێت خۆش بووم ئەو ڕۆژە لە هەموو ڕۆژی زیاتر خوا لە بەندەکانی خۆش دەبێت شەر نییە لە عەرەفات دابی لە هەر شوێنێکی من ئەتانی یەمشی ئەتەیت و هەروەلا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ خوا فەرموویەتی هەر کەسێک بە گورگەلۆقەی بۆ بەلام بەڕاکردن بەرەو لای دەڕۆم بڵێ خوایە هاتم بۆ لات خوا دەفەرمێ وەرم گرتی هاتم بۆ لات خوایە تەوبە بێ خۆم تەسلیمی بارەگاکەی تۆ کرد الحەج عەرەفە حاجی ئەو هەموو مشەقەتە دەکێشێ لە کاتی حەجدا ئەگەر ڕۆژی عەرەفە لە چێوی عەرەفات ئامادە نەبێت لە سنوورە دیاریکراوەکەدا حەجەکەی قبوڵ نابێت حەج بریتیە لە وەستانی عەرەفە لە ڕۆژی عەرەفەدا
حەج پێنجەم ڕوکنی ئیسلام لەم ڕۆژەدا دەکرێت کە لوتکەی هەرە بەرزی ئیسلامەتیە. بۆ حەج ئەوەندە گەورەیە. تەماشا کە ئینسان شایەتمانی هێناوە یەکەم جار مسلمان بووە، نوێژت کردووە، ڕۆژوی ڕەمەزانت گرتووە، زەکاتت داوە، چونکە ئەگە پارەی زەکاتن نەبێ، زەکاتن نەدابێ حەجیشی لەسەر فەرز نییە، واتە هەژاری. هەر چوار ڕوکنەکەی ئیسلامت کردووە ئەمجا دەچی بۆ حەج. ئەمجا لوتکەی ئیسلامەتەکە لە حەجا تەواو دەبێ. بۆیە لە قورئانی پیرۆزە عەزیزەکانم عەرزم کردن زۆر بە وردی قورئان بخوێننەوە. سوورەتێک نییە ناوی سوورەتی نوێژ بێ، سوورەتێک نییە ناوی سوورەتی زەکات بێ، سوورەتێک نییە ناوی سوورەتی ڕۆژوو بێ، بەڵام یەک سوورەتی گەورە ناوی سوورەتی چییە؟ سوورەت الحەج، سوورەتی حەج. حەج یەک سوورەتی بەناوەیە، بەڵام بەچی دەست پێ دەکات؟ نافەرمێ حەج عەرەفەیە و ئەوەیە. يا أيها الناس اتقوا ربكم إن زلزلة الساعة شيء عظيم. باسي قيامت دكا يكم آيات سورة حج باسي قيامتا بيما عندلت ولا دنيا دا ميداني محشر بشاي خود بيني لعرفات دا أوانا تنكشون حج بيني وتانا خوا بنسيب إيا مشيكا أويلا تلفزيون يستاد دنيا هلا برشاوتا همو راستا خوا بيبينا رق مشهدي قيامتا أو همو خلق لعرفاتا هل يك خمي خويتي هل يك دعاب خوي دكا هل يك هوار اللعوانا وي خويتي قیامەتێکە هەموو گەلانی سەرزەوی لەوێدا کۆبوونەوە، هەموو دەنجێک هەموو ڕەنجێک هەموو سپی پێستێک و ڕەش پێستێک بە یەکەوە هاوار لە یەک کەس دەکا و ڕووی ڕەحمەتی لە یەک کەسە وەکو لە قیامەتی شاوایە. خوا دەفەرمێ حەج بیرهێنانەوەی مەشهەدی قیامەتە. لە حەجایە کە ئینسان گەشت بۆ هەموو دنیا دەکات. جەنابەت ئەگەر چوو بێ هەر وڵاتێکی دنیا وڵاتێکت دیوە، دوو وڵاتت دیوە، 100 وڵاتت بینیوە، بەڵام لە حەجا یعنی سەفەرکردن بۆ هەموو دنیا بۆ گەلێک نییە لەم سەرزەویەدا حاجی نایە بۆ حەج. یعنی تۆ ئەگە سوێند خۆی بڵێ خەڵکی هەر هەموو سەرزەویم دیوە سوێندت لێ ناکەوێت ئەگە چووبی بۆ حەج، چونکە لە عەرەفاتە مەخلوقاتی سەرزەوی هەمووی نوێنەری لە حەجا هەیە. کەواتە گەشتێکە ئینسان دەتوانێت بڵێ سەفەری هەموو دنیام کرد، هەموو سەرزەویم بینی لە کاتێکە کە لە چێوی عەرەفاتا وەستاوی. لەزەتێکی ڕوحی ئەو سەفەرەیە کە مەککە نە شوێنێکی ئاودارە، نە لوبنانە، نە میسرە، نە شوێنە گەشتیاریەکانی دنیای و نە کەنەدایە، شوێنێکی وشک بێ ئاو بیوادین غەیری ذی زەرع، نە خەڵکت لەوەیە، نە کەسل لەوەیە، نە ژن و منداڵت لەگەڵا، نە جلوبەرگێکی فاخرت لە بەردایە، جلوبەرگێکی سادە و بێگیرفان، بێپارە و پوڵ، بێکەس و بێدەر، غەریب، زمان نەزان، هیچی دنیات پێوە نەماوە، بەڵام هەز دەکەی ئەوەندە بەختەوەری دەست ناکەوێت لە شوێنی دنیادا. ئەو حەجە پێت دەڵێ ئەگەر فەقیر و کزۆڵ و هەژاریش بی ڕوحت لەگەڵ خوادا بێ هەر بەختەوەری. ئاگادار بە ئەگەر هەموو دنیاشت هەبێ ڕوحت لەگەڵ خوادا پاک نەبێ هەر بەدبەختی سەفەرەکانی دنیا ناتوانێت بەختەوەرت کە. هەر لە حەجە ئەمانە دەخوێنرێتەوە، بۆیە ڕۆژی عەرەفە ئەوەندە گەورەیە و عیبادەتیە ئەوەندە گەورەیە. لە حەجە لە ڕۆژی عەرەفەدای کە لەگەڵ گەردوونە هاوبەشی خۆشەویستانم سەیرکەن لە ڕووی زانستیەوە ئێمە سەعاتمان هەیە کە دەسوڕێتەوە پێچەوانەی میلی کاتژمێر واتە سوڕانەوەی پێچەوانەی میلی کاتژمێری پێڵەن سوڕی ناو خوێنی جەستەمان ئەو خوێنەی لە جەستەی من و تۆدا دێ و دەچێ بە پێچەوانەی میلی کاتژمێرەوە دەسوڕێتەوە. خوێنەکەمان ئاوا دەسوڕێتەوە پێچەوانەی میلی سەعاتە جەستە ئاوا خوێنەکەی دێنەوە دەبە. ئەلکترۆن و ناوکمان هەیە. ئەلکترۆن کە بە ئی لە زمانی کیمیادا ئاماژەی پێ دەکرێت، ئەوانەی کەوا لە مەکتەب بێبگومان هەموو خوێندوتانە چۆن ئەلکترۆن بە دەوری ناوکە بەردەوام لە خولانەوەدایە. ئەلکترۆن چۆن دەسوڕێتەوە بە دەوری ناوکە هەر بە پێچەوانی میلی کاتژمێرەوە دەسوڕێتەوە. مانگ بە دەوری زەویدا دەسوڕێتەوە، ئەم مانگە نوێ دەبێتەوە. مانگ چۆن دەسوڕێتەوە بە دەوری زەویدا هەر بە پێچەوانی میلی کاتژمێرەوە، هەر لەسەر هەمان سیستەم و خولە. زەوی دەسوڕێتەوە بە دەوری خۆردا بە دەوری ڕۆژدا هەر بە پێچەوانی میلی کاتژمێرەوە. کۆمەڵەی خۆر بە دەوری مەجەڕەی کاشێشاندا هەر چۆن دەسوڕێتەوە هەر سەیری عیلم کە هەمووی بە پێچەوانی میلی کاتژمێرەوەیە. ئەی حاجی چۆن دەسوڕێتەوە بە دەوری کەعبەدا حاجیش ڕێک لە بەردەڕەشەکەەوە دەست پێ دەکات بە پێچەوانی میلی کاتژمێرەوە دەسوڕێتەوە. بۆیە حاجی لە حەجا دەڵێ خوایە وا من بوومە هاوبەشی خوێنەکەی لەشم مانگ و ڕۆژ و گەردی لەو ئەلکترۆن وا منیش بە پێچەوانی میلی کاتژمێرەوە کە تۆ دەستورەکەت بۆ دانەوە بە دەوری کەعبەدا دەسوڕێمەوە. سوبحان الله ئەم دینە ئێمە هەمووی عیلمە. توخوا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتی خۆی زانیویەتی کە ئەلکترۆن چییە بە دەوری ناوەکە چۆن دەسوڕێتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە کولیە طب خوێن بووی کە دەورانی خوێن چۆن دەسوڕێتەوە. ناوەڵڵا ئەوە ئەمری خوا بوو. بۆیە شەرعەکەی ئێمە دینەکەی ئێمە فقهەکەشمان هەمووی عیلمە.
حاجیش دەڵێ خوایە بڕیارم لا لەگەڵ ئەم گەردونەدا ملکەتی ئەمری تۆ منیش بە پێچەوانی میری کاتژمێرەوە دەسوڕێمەوە بۆیە دەڵێ لەبەیک اللهم لەبەیک ئەها لە دەوری کەعبە کە دەسوڕێەوە زیکرەکەت چییە لەبەیک اللهم لەبەیک خوایە وڵامی بانگەوازی تۆم دایەوە خوایە وەکو ئەو مانگ و ڕۆژ و خانە و خوێنەی ناو لەشم منیش مطیعی ئەمری تۆم خوا دەفەرمێت لەبەیک وەسەعدەیک دەی منیش تۆم قبول کرد و بەختەوەرت دەکەم کە تۆ لەسەر منهەجی من بووی منیش تۆ بەختەوەر دەکەم بۆیە ڕۆژی عەرەفە بۆیە حەج بۆیە ئەم مەراسیمە دینیانە زۆر گرنگن بەڕاستی بەڵام بۆ کەسێک تێی بگا بۆ کەسێک کە بزانێ وشەی حاجی یعنی چی کە هاتەوە ملکەتی ئەمری خوای پەروەردگار بێ و تەنها بەدەستێنانی جێبەجێکردنی دروشمێک نەبێ بەڵێ خۆشەویستانم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ڕۆژی عەرەفاتدا وتارێکی گرنگی مێژووی خوێندەوە ئەوە کۆتا وتاری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە خۆشی فەرمووی خەڵکی نەگوێم لێ بگرن فإني لا أدري لعلي لا ألقاكم بعد عامي هذا بهذا الموقف أبدا خەڵکینە لەوە دەچێ ئەمە کۆتا وتارم بێ وەجارش کە لەسەر ئەم شوێنەدا من نەبینەوە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوای ئەو وتارە کۆتایی بە ژیانی هات و وەفاتی کرد وەکو جەستا وتارێک لە چەند دێڕێکە بەڵام هەموو گەلانی سەرزەوی پێویستیان پێیەتی خاڵی یەکەم فەرمووی إن دماءكم وأموالكم حرام عليكم كحرمة يومكم هذا في شهركم هذا في بلدكم هذا ئەم دووشتە خەڵکی وێران کردووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئاگاتان لەمە بێ ئەمە ئەرکی سەرشانی حکومەتە خەڵکینە خوێنتان لەگەڵ ماڵ و سامانتان لەسەر یەکتر حرامە وەکو ئەمڕۆ کە عەرەفەیە کەسێ لە شێوی عەرەفاتە خەڵک کوژێ گیرفانی خەڵک ببڕێت چەند تاوانە لە هەموو سەرزەویدا وایە وەکو لە مانگی حەجا وایە لە هەموو کاتێکا وایە وەکو لە مەکە وایە لە هەموو سەرزەوی وایە یعنی ئەرکی حکومەتی دیاری کرد دووشتە خوێنی خەڵک پارێزێ نهێڵە خەڵک تووشی تەقینەوە تۆقاندن بێ ماڵ و سەروەت و سامانی خەڵک پارێزێ ئەمە ئەرکی سەرشانی حکومەت فەرمووی دووەمیان وأن كل شيء من أمر الجاهلية تحت قدمي هاتين موضوع فەرمووی لەم ڕۆوە دەستورێکی نوێ بۆ وڵاتدانرا دەستوری مەدەنی هەموو قانونە جاهیلیەکانی پێش سەردەمی ئیسلام خستمانە ژێر پێمانەوە دەبێت ئینسانی مەدەنی ئینسانی پێشکەوتوو حکومەتی پێشکەوتوو بیر و باوەڕە دیکتاتۆریەکانی پێشوو نهێنێتەوە ئێستا لە هەرێمی کوردستان لە 25 ساڵەوە حکومەتین هێشتا جاریوە قانونی بەعسکاری پێدەکرێت ئەبێ ئەو قانونانە بخرێنە ژێر پێوە کە سوکاتی بە مرۆڤ کردو نابێت جارش کە حکمڕانیان لە وڵاتی تۆ پێ بکرێتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و فەرمووی قانونی جاهیلیەتم خستە ژێر هەردوو قاچمەوە کۆتایی پێهات فەرمووی سێمیان ودیماء الجاهلیة موضوعە ئەگە ئێمە بمانەوێت بە تەبایی و بژین دەبێت خوێن ڕشتنی ڕابردوو واز لێبێنین کۆتایی پێبێنین فەرمووی خەڵکینە من لە خۆمەوە دەست پێ دەکەم خزمێکم ئامۆزایەکم بە ناوی ڕەبیعی کوڕی حارثی کوڕی عەبدولموطەلیب کە ئامۆزای پێغەمبەر صلی الله علیه وسلم لە شەڕی عەشایریدا کوژراوە لە بینی دوو خێڵدا فەرمووی ئەمڕۆ خوێنی ئەو ئامۆزایم کۆتایی پێهات هیچ جارش کە باز ناکرێتەوە ئێمە لە شەستەکانەوە ئەم حیزبانە یەکتر لە ناو دەبن ئێستا خەڵکی کابرای منداڵێکی ئاوا باجەکەی دەدا ئەبێ ئەوانەی ڕابردوو کۆتاییان پێبێ ئەو مەلەفانە نابێ ئەمڕۆ بەسەر یەکترا میلەتی کورد هەڵیداتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و 1400 ساڵ وای پێ فەرموو ئەبێ سەرکردەکان لە خزمەکانی خۆیانەوە دەست پێ بکەن فەرمووی ئامۆزاکەی خۆم خوێنی کۆتایی پێهات کەس مافیەوەی نەخوێنی بستێنێ تۆڵێ ڕابردوو بکاتەوە ئەبێ ژیانێکی نوێ دەست پێ بکەین دەوڵەتێکی مەدەنی دەست پێ بکەین فەرمووی ڕیبا خواردن کۆتایی پێهات هەر کەسێ ماڵی خەڵکی خواردووە نابێت داوای لێ بکاتەوە ئەبێ کۆتایی پێبێن و مافەکەی بداتەوە فەرمووی عەباسی مامم دەوڵەمەندە و پارەی لای خەڵکە ئەوەی بە ڕیبا داوێتی کۆتایی پێهات لە مامەکەی خۆیەوە دەستی پێکرد چاکسازی دەبێت لە ناو ماڵی خۆتەوە دەست پێ بکەی سەرکردەکان ئەوەی لەم وڵاتەدا خەڵک هاواردەکە هەمووی بۆ خەڵکێتی نوکتەیەکی خۆشێ دەڵێن مامۆستایەک مەلایەکی مزگەوت احترام هەیە بۆ خۆم و هەموو مامۆستایانەوە هەر بۆ قسەی خۆشی جەنابتان لە مزگەوتەوە زۆر بە حەماسەت باس و خێر و خێراتی دەکرد کە چۆوە لە ماڵەوە ڕاخەرەکە نەمابوو کومبارێکیان هەبوو فەرشێکی بچکۆلەیان هەبوو وتی ئافرەت بە خێزانی مامۆستاشنەوە فەرشەکە چی لە هاتووە تی واللهی چاوم پڕ بوو لە فرمێسک ئەوەندە بە حەماسەتەوە باس خێر و خێراتت دەکرد فەقیرێک ها زۆر بێئەنوا بوو دامێ وەرەوتی ئافرەت من بۆ خەڵکم باس دەکرد خۆ بۆ خۆمانم باز نەکردووە من بە خەڵک دەمەوە خێر بکەن نەک خۆمان خێر بکەین ئەمانە جوان لێ هاتووە ئەوەی کە دەیەوێت چاکسازی لە سیستمی حکمڕانی وڵاتە بکە دەبێت لە ماڵی خۆیەوە دەست پێ بکە بڵێ لە ئامۆزاکەی خۆمەوە دەست پێ دەکەم لە مامەکەی خۆمەوە دەست پێ دەکەم جا هەمووان دەڵێم ئەوانەی کە لە وڵاتی ئێمەدان دەڵێن من باسی خێر بۆ خەڵک دەکەم خۆ من نەمکتەوە خۆ خێر بکە ماڵی خۆم ناگرێتەوە ئەوە ناکرێت ئەزیزەکانم پێغەمبەری خوا صلی الله علیه و لە ماڵی خۆیەوە دەستی پێ کرد لە مام و ئامۆزاکەی خۆیەوە باسی خێزانی کرد حکومەت لە خێزان پێکاتەوە فەرمووی خەڵکینە إن لكم عليهن أن لا يطئن فروشكم أحدا تكرهونه فەرمووی باسی خێزان دەکەم ئافرەتانی موسڵمانی گوێ بگرن
ئەگە دەتانەوێت بەختەوەر بن مەهێڵە کەسێ بێتە ماڵەکەتەوە کە مێردەکەت پێ خۆشحاڵ نییە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەم دیێڕە کۆتایی پێهێنا. ئافرەتی بەڕێز بزانە مێردەکەت بەشێ خۆشحاڵ نیە تەلەفۆنی بۆ مەکە، بەشێ خۆشحاڵ نیە سەردانی مەکە، بەشێ خۆشحاڵ نە مەهێڵە دەرگای لێ مەکەوە، چونکە هەموو خەڵکی دنیا دۆستت بێ مێردەکەی خۆت ناحەزت بێ بەختەوەر نابی. هەوڵ بدە دڵی مێردەکەی خۆت ڕازی کە ئەوانی تر گرنگ نین بۆ ژیانی تۆ. ئەوە خێزان بەوە بەختەوە دەبێت. دڵی مێردەکەی خۆت خوشکی بەڕێزم ڕازی کە خەڵکی تر لێت ڕازی بێیان ڕازی نەبێ بەخۆ بۆ تۆ سوودێکیت پێ ناگەیەنێ. خەڵکیش لێت ڕازی دەبێت کە تۆ حرمەتی مێردەکەتت گر خەڵکی حرمەتت دەگرێت. بۆ پیاوانیش نەیفەرموو هەر ژنان بۆ پیاوان باش بن، ڕووی کردە ئێمەی پیاوانیش و فەرمووی وەلەهن عەلەیکم ڕیزقوهن وەکیسوەتوهن بالمەعروف. فەرمووی خەڵکینە ئەی پیاوانی بەڕێز ئێوەش حەقی ژنەکانتان لەسەرتان دووشتە. ڕیزقوهن وەکیسوەتوهن. ڕیزقوهن زۆر جیاوازە لەگەڵ تەعاموهن. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەیفەرموو نانیان بدەنێ. ناندان لەگەڵ ڕزقا زۆری جیاوازە. واتە نانی بدەیە، ئاوی بدەیە، جێگای بۆ پەیداکە، شوێنی خەوتنی بۆ دابینکە. ڕیسق بەشێکی بەختەوەریە لە حرمەتەوە، حرمەتی ژنەکەت بگرە، بێ حرمەتی پێ مەکە. ڕێزی بگرە، کەسایەتی ڕابگرە، ڕێز لە کەسوکاری بگرە. وەکیسوەتوهن جلوبەرگی شیاوی بۆ بکە، بە ئازاد بێ لە هەڵبژارنی جلەکانیدا. یعنی ئێستا پیاوی وایە دەڵێ ئەگە موسڵمان بم عەبای ژنەکەم بەس ڕەش بێ، وەڵا کاکەوە قەت دینی خواوانیە، ژنەکەت حەز دەکات جلێکی سوور لەبەر بکات، دەی بە ئازاد بێ، حەز دەکات جلێکی فڵان لەبەر بکات، بە ئازاد بێ، گرنگەوە لە سنووری شەرعەکە دەرنەچووە، با لە ڕەنگەکاندا ئازادی کە. جا پێغەمبەر فەرمووی بیلمەعروف، بە چاکە. ئەها چەند وشەکانی خۆشەویستمان بەڕێزن، یەک وشە نییە بێ حیکمەت بێ. ڕزقیشی بدەیتێ نان و پێخۆر و ماڵ و حاڵ و جل و بەرگی جوان و هەموو دنیای بۆ بکەی ئەگە بالمەعروف نەبێ فرسێکی قەڵب نایەنێ. بالمەعروف دەزانین یعنی چی؟ یعنی ئەگە بۆت کرد بڵێ ڕەبی پیرۆزت بێ ژنەکە، ڕەبی نەوشی گیانت بێ، یا ڕەبی تیا بەختەوەر بی، منەتی بەسەرا مەکە. مەڵە من نەبوو ماشوت بە فڵان کەس بکردا خوازان ئێستا سوڵن نەدەکرد. ئەوە تامی نامێنە. بالمەعروف بەخۆشی بە ڕووخۆشی بە پیرۆزبایی لێکردن بە دەستخۆشی لێکردن ئاوا بن پیاوان ئێوە لەگەڵ ژنادا کە خێزان بەختەوەر بوو حکومەت بەختەوەر دەبێت، چونکە حکومەتە پشکۆلەکەەوە لە ناو ماڵەکاندایە. پێغەمبەر صلی الله علیه و سلم لە متالە کورتەدا ئەمانەی هەموو باس کرد. فەرمووی ئەبێ منهەجیش لە وڵاتە هەبێت، دەستور هەبێ. فەرمووی وإني قد تركت فيكم ما لن تضلوا بعد إن اعتصمتم به كتاب الله. فەرمووی شتێکتان لە ناودا بەجێ دێڵم، ئەگەر خلافان کەوتە بینەوە دەستی پێوە بگرن قەت گومڕا نابن. وتیان چێف پێغەمبەری خوا فەرمووی کتێبی خوا قورئانەکە. هەمە منهەجی وڵاتە، دەستورە. ئێستا ئێمە لەم کوردستانە بۆ وێرانی تا ئێستا دەستورمان نییە. بۆ عێراق وێرانە دەستورەکەی کاری پێ ناکرێت. ئەگەر دەستور هەبوو تۆ لە هەر خلافێکە حەسمی خلافەکان بە پێی دەستور دەکەی. بەخوا دەستور قورئانی خوای پەروەردگاریش ئەگەر سەرچاوەی دەستور بێ، کە سەرچاوەی دەستور بێت، چونکە قورئان گەورەتر لە دەستورە، نابێت دەنگدانی لەسەر بکرێت، چونکە کەلامی خوایە دەبێتە سەرچاوەی دەستور. وەڵڵی هەمومان بەختەوەر دەبین، هەموو خلافەکانمان حەسم نەبن و کۆتایان پێدێ. پاشان ڕووی کردە خەڵکەکە و فەرمووی مافی ئەوەشتان هەیە ڕەخنە لە دەسەڵاتداران بگرن. وأنتم مسؤولون عني فما أنتم قائلون. فەرمووی ڕۆژێک خوای گەورە بە بەرامبەر ئێوەدا پرسیارم لێ دەکا، حتا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خوا پرسیاری لێ دەکا بەرامبەر بەو خەڵکی کە لەژێر دەستا بوون چۆن بوون. فەرمووی ئێوە چی جوابی خوا دەدەنەوە پێشەوەی بچمە قیامەت؟ خەڵکەکە ئەوەندە ژیر بوون، سەحابەکان فەرموویان نەشهد أنك قد بلغت الرسالة وأديت الأمانة ونصحت الأمة. فەرمووی وەڵی پێغەمبەری خوا شاهدی ئەدەین پەیامی خوات وەکو خۆی گەیاند، وەڵی ئەو ئەمانەتەی لەسەر شاند و خیانەتت پێ نەکرد و بە شوێنی خۆت گەیاند، وەڵی دڵسۆزیش بووی. کار بەدەست ئەم سێشتە بکە. لە دەستورات چی هەبوو بەسە میلەتە جێبەجێیکە؟ ئەمانەتێک کە ماڵ و سەروەتەکەیەتی خیانەتی لێ مەکە و بۆ خۆت بەکاری مەهێنە و دزی لێ مەکە، خیانەت مەکە، گەندەڵ مەبە، دڵسۆزیش بە. چیت بۆ منداڵەکانی خۆت پێخۆشە، بۆ میلەتەکەت پێخۆش بێ، خەڵکی شایدی حەقت بۆ ئەدا. ئەمە شتێکی زۆر ئاسانە. پێغەمبەری خوا پەنجەی شایەتمانی بەرز کردەوە، فەرمووی اللهم فەشهد، خوایە بە شاهید بە، خوایە بە شاهید بە، ئەوە شاهیدیان بۆ دام ئەوەی کە لەسەر شانم و جێبەجێم کرد، خیانەتم لەو گەلومینەوە بێ، و خەڵکی شایدی حەقی بۆ بدا بڵێ خوایە بە شاهید بە، بن بە ڕووی سوورەوە دێمە حزوری تۆ کە ئەو ڕۆژەی هاتمە قەبرەکەەوە حەقی ئەو میلەتم نەخواردووە، مافی میلەتەکەم نەچەوساندوێتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەسەر پشتی وڵاخەکەی بوو، سەحابەکان عەرزیان کرد دەبێ بە ڕۆژوو بێیاننا، کەس ڕووی نەدەها لێ پرسێ ڕۆژی عەرەفەیە، ئەبێ پێغەمبەری خوا بە ڕۆژوو بێیاننا، چونکە حەج بوو نابێ عەرەفە، ئەو حاجیانەمان کە لە عەرەفاتن لەوێ نابێ بە ڕۆژوو بن، ئێمە لێرە بە ڕۆژوو دەبین، ئەوان لەوێ لە بە ڕۆژوو نابن. ئەو هەموو سەحابە گەورە پیاوە هەبوو کەس سەری دەرنەدەکرد، دەبێ پێغەمبەری خوا بە ڕۆژوو بێیاننا. ژنێک ناوی ئوم الفەضل، ئوم الفەضل ئافرەتێک بوو، وتی من ئێستا بەبێ قسەکردن پێغەمبەری خوا پێتان دەڵێ بە ڕۆژوەیاننا. وتیان چۆن؟ وتی چاوەڕێ بکەن.
پەرداخی شیری هێنا بردی بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئەی پێغەمبەری خوا مە پەرداخی شیری مەڕە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەری گرت و یەکسەر دەستخۆشی لێ کرد و بسم الله کرد و خواردیەوە سەحابەکان زانیان پێغەمبەری خوا بە ڕۆژوونی ها ئەم ژنە چەند ژیر بوو ئاوی بۆ نەبرد چونکە ئاو بۆت هەیە ڕەتیکەوە تینوم نییە وەڵا ناخۆمەوە ئەو کاتە خەڵک نەیەزانی بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە حەدیثا فەرمێتی سێ شت ڕەت مەکەوە سێ شت یەکەمیان عەتری گوڵاو بۆن خۆش بەڵام نەک عەتری وایە بە 500 دینارە ڕێزم هەیە بۆ جەنابتان کابرا لە مزگەوتە بەم لاولایە وەڵی جارە بۆ سەرکە سابوونم لە دەستمدا و بۆنەکەی لێ ناوێتەوە لە بۆنی گۆرەوی پیسترە ئەوە عەترێک نییە بەڕەتی کێ بڵێ کاکە ئەو بۆگەنەم پێ مەکە دوای بجلەکانم فڕێدەم عەترێکی بۆن گوڵاوی سووکی بۆن خۆش هەر کەسێ عەتری پێشکەش کردی ڕەتی مەکەوە ڕێزە هەر کەسێ شیری پێبەخشی شیرێکی خاوێن و پاک شیری مەڕەتی مەکەوە سوودی بۆ جەستەت هەیە هەر کەسێ لە ماڵێکا دانیشی پشتی بۆ هێنای مەڵێ نامەوێ مادام هەستاوە لە جێی خۆی پشتێکی بۆ تۆ داناوە حرمەتی گرتووی قبوڵی بکە ڕێزی خەڵک قبوڵ کە با نەڵێ حسابی بۆ نەکردم ئەم ژنەی زانی پێغەمبەری خوا ڕەم بێ تینووی نەبێ ئەو نەخواتەوە بەڵام شیر ڕەت ناکاتەوە یەکسەر لە بەرچاوی خەڵکەکە خواردەوە چەند پێویستیمان بەم عەقڵە جوانانە هەیە بەبێ پرسیار و مشتومڕ یەکسەر بە پەرداخی شیر پرسیارێکی مسلمانان گەیشتە شوێنی خۆی ئافرەتێکیش کردی نەک پیاوێکی ژیر و دانا کەواتە لە ئافرەتانیشدا کەسانی شایستە هەن خۆش فەرمووی ئەلیەومە ئەکمەلت لەکم دینەکم لە ڕۆژی عەرەفەدا ئەو ئاەتە هاتە خوارەوە مسلمانان دینەکەتان تەواو بوو وەڵڵاهی ئەم ئیسلامەتیە یەک شتی نوقسان نییە بەڵام تێگەیشتنی جوانی دەوێت ها زۆر خەڵک دەڵێ ئیسلامەتی بۆ نەوینە کاکەوە تێگەیشتنی ئێمە بۆی سەقەتە ئەینا دینی خوا تەواوە دینی خوا خۆشەویستم هەر هەمووی تەواوە بەڵام ئەوە ئێمە اینجاری وایە فەهمی غەڵەتمان بۆ ئیسلامەکە هەیە جاری وان مەلایەکە دینەکەوان نیشانی خەڵک نادا خەڵکەکە لێ حاڵی بێ هەر خۆی لێ حاڵی نەبووە جارێ وەڵڵاهی زۆر جا وتاری وا گوێ لێ دەبێ خوا ئاگادار بەزەیت بەو ئیسلامە دادێتەوە مامۆستا بوو خۆی ئەوا لە دین حاڵی بوو بێ ئەبێ قڕ بەسەر ئەو میلەتێک کە ئەو حاڵیان کە ئەینا دینی خوا کەم و کوڕی تێدا نییە ئێستا یەکێ لەو شتانەی کە قسەی لەسەر دەکرێت ئێمە بەرەو جەژنی قوربان دەڕۆین بەویستی خۆی پەروەردگار ڕۆژی دووشەممە جەژنی قوربانە ئینشاءالله هەمووتان جەنابتان چۆن بۆ جومعە هاتوون ئاوا بەشداری بەویستی خوای پەروەردگار وەکو بەشداری جەژنی ڕەمەزانتان کرد نێتی لێبێنن بەشداری جەژنی قوربانیشمان لەگەڵا بکەن لەوێدا باسی ئەحکامەکانی قوربانی و گەورەی قوربانی دەکەین ئەو قوربانی خەڵکێکەکە ڕەخنەمان لێ دەگرێت ئەڵە باشەوە قەڵاچۆکردنی کاکە ئاژەڵت خوا گوناح نییە بێنی لە دووسێ ڕۆژە ئەو هەموو مەڕووماڵاتە قەڵاچۆکەی ئێمە لەوانە تووڕە نابین کاکە مافی ڕەخنەگرتنت هەیە ڕەخنە نەگرتووە دەی گوێشم بۆ بگرە ڕەخنە دەگری ئازادی ئێمە لەم ئیسلامەتیدا دەبێت فێری ئەوە بین چۆن ئێمە مەلا قسە دەکەین خەڵکیش ڕەخنە هەبێ لەم دینی خوایە و وەڵامیشی بدرێتەوە بەڵام نەک بە تووڕەی نەک بە نەعلە دەبی نەک نەفرەت لێبێ نەک چاوت دەرێت ناکاکە گوێ بگرە تۆ باسی ئەوە دەکەی ئەمە قەڵاچۆکردنی ئاژەڵە ئێمەش پێت دەڵێن ئەگەر مسلمانی ژنی بڕوات بە ئیسلام هەیە پێت دەڵێن ژینگە پێویستە بیپارێزییان نا ئەڵێ بەڵێ ئەمڕۆ گرفتی گەورەی جیهان بۆتە بواری ژینگەی پیسبوونی بەرگە هەوای زەوی قەتیزبوونی گەرما ها شاخە سەهۆڵەکان دەتوێنەوە دەی گوێ بگرێت لە کەسێک کە ڕێکخراوێکی مسلمانیش نییە ڕێکخراوێکی پێڵان ڕێکخراوی کشت و کاڵ و خۆراکی سەر بەنەتەوەیە گرتوەکان FAO لە کوردستان ئێمە پێڵان ڕێکخراوی فاو ئەوە زۆر بەمان بیستمانە ئەمە قسەی ئەوانە ئەڵێ لە 118 گازی قەتیسکردنی گەرما لە گەردووندا کە زەرەر لە بەرگە هەوای گۆی زەوی دەدا و ژەهراوی دەبێ بەرگە هەوای زەوی و پلەکانی گەرما قەتیز دەبن و مرۆڤ بەرەو لە ناوچوون دەچێت لە 118 گازی میسانە گازی میسان کە لە کیمیادا پێی دەوترێت CH4 ئەو گازی میسانە CH4ەکە هیچ چییە هی هەناسە و دوول لە ڕووتان ئەو شتەیە کە لە کۆمی مەڕ و بزن و مانگا و حشترەوە دێتە دەرەوە لە 118 کە ئەم ژینگەیە پیس دەبێ هی دەمی ئەو ئاژەڵانە و هی ئەوەیە کە لە کۆمیانەوە دێتە دەرەوە ئەمە ڕێکخراوەکەوە دڵە پرۆفیسۆر کۆنڕاد سەرۆکی پەیمانگای بلاک بۆ مایکرۆبایۆلۆژی خۆمە کابرایەکە نە موسڵمانە و نە قوربانی دەکا و ئەمە قسەی ئەوە ئەڵە ساڵانە بەهۆی مەڕووماڵاتەوە بەهۆی مەڕووماڵات و بزن و مانگا و حشترەوە 600 ملیۆن تەن گازی میسان CH4 دەچێتە بەرگە هەوای زەویە و مەترسی وەسە ژینگە دروست دەکات و ئیسلامی ئێمە هاتووە ناڵە حیوانەکان سەر بڕن و فڕیاندن ئەڵێ سەری بڕا عیبادەتە بەقەدەر یەک تاڵەموو خوا لە قیامەتە ئەجرێکت بۆ دەنووسرێ هەموو تاڵەموویەکی ئەو قوربانیە خوا گەورە ئەجرێکت بۆ دەنووسێ بۆی کردی بە عیبادەت بۆی کردی بە سەدەقەی قیامەت بۆی کردی بە ڕزگاربوونی دنیا بۆی کردی بە سەرفرازی قیامەت ئەمجا خەڵکیش دەیخوا ژینگەشمان پا دەبێتەوە
هەر لە جیهانی ئیسلامدا کە دنیا ئەم قانونی قوربانیە جێبەجێکە ساڵانە بە ملیۆن ئاژەڵ بە ملیار ئاژەڵ سەردەبڕدرێ وە ژینگە وردە وردە هەواکەی پادەبێتەوە چونکە ئاژەڵی تر لەدایک دەبێت ئەگە سەری نەبڕی کارەسات ڕوودەدا بۆیە کابرا ڕەخنە دەگرێت باشە بۆ قوربانی بە کەڵەشێر ناکرێت بۆ بە مریشک ناکرێت بۆ من دەتوانم 50 مریشک سەر بڕم ناوەڵا 1000 مریشک سەر بڕی چونکە مریشکەکە فەقیرە ژینگەی پیس نەکردووە ئیسلام ئەمری بەوە نەکردو قوربانی بەوە بکەیت بەڵام ئەوەی ژینگەی پیس کردو ئەمری کردو بەو چوار جۆرەی وڵاخەکان کە گازی میسان بڵاو دەکەنەوە قوربانی بکەیت کەواتە ئێمە عیبادەتەکەشمان عیلمە ئەوەی کە ئەهلی عیلم بێ یەک زەڕ لە مافی نامێنە ڕەخنە لە ئیسلام بگرێ دووەم لە ڕووی ئابووریەوە هاست لە ژژنی قوربانە تخوا بازاڕی ئابووری چۆن دەجوڵێ یەکی ئاژەڵدارە هەموو بە یەک مێگەل مەڕەکەی دێنێتەوە بۆی دەفرۆشێ ئەگەر قوربانی نەبێ بەخوا بۆی نافرۆشێ بە کۆمەڵی یەکێ بە سارە دەیگوازێتەوە یەکێ بە قەسابی سەری دەبڕێ یەکتر گۆشتەکەی دابەش دەکات یەکێتر بە هەر هۆکارێ کڕین و فرۆشتن و جانبازی دەکات بازاڕی ئابووریمان دەبوژێتەوە لە بواری کۆمەڵایەتیدا چۆن خۆشەویستی دروست دەبێت باوەڕکە کابرا دەوڵەمەندە کیلۆیە گۆشتی قوربانی بۆ دەچێت دڵی پێی خۆشە دراوسێکە لەگەڵ دراوسێکەدا لەوانەیە ساڵێک بە مەرحەبایی نەکردووە بەهۆی ئەوە محەبەتێک دروست دەبێت باری کۆمەڵایەتیمان خۆشەویستان دەژێتەوە ئەگە قەیران بوو وەکو ئێستا قوربانی بکەین بەڵێ لە زمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم گرانیەکی زۆر گەورە بوو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ساڵ قوربانی مەکەن نا فەرمووی قوربانی بکە بەڵام فەرمووی هیچ کەس با لە 3 ڕۆژ زیاتر گۆشتی قوربانیەکەی لە ماڵی دانەمێنێتەوە چونکە گرانیە ساڵان کابرا بۆی هەبوو پاشی 2 مانگ لێ بخوا فەرمووی ئەم ساڵ چونکە گرانیە و قەیرانە و داراییمان خراپە هیچ کەس لە 3 ڕۆژ زیاتر گۆشتی قوربانی با لە ماڵەکەی دانەمێنێتەوە بەڵێ گۆشتی قوربانی دەبێ هەر بکرێ و شەعیرەیەکە نابێ پەک بخرێ و دەتوانی جەنابەت بۆ نمونە دەڵێ وەڵی فەقیرێک هەیە نەخۆشێک هەیە محتاجی 100,000 ڕاستە قسەکەت زۆر جوانە بەڕێز دەکەم گۆلکێک مەکڕە بە ملیۆنە دینار مەڕێک بکڕە بە 250,000 دینار قوربانیەکەش دەکەی 750,000 کەش بکە بەخێر ساڵان گۆلکێکت کردو ئەم ساڵ قەیرانە نیوەی ئەوە بکە وانە دەتوانی هەم شەعیرەکەت جێبەجێ دەبێ هەم خێرەکەشت لەدەست ناچێت و هەروەها ئەو شتانەی کەوا کاتیان قسەیان لەسەر دەکەین ئەوەیە ئەم قەیرانانە تێدەپەڕن ئینسان ئەوەندە بەر چاوتەنگ نەبێ بەڕاستی ئێمە خەریکە دڵی خۆمان شەق پێ دەبین کاکەم ساڵ تۆ قوربانی بکە خوا دەزانێت دەگەیە ساڵێکی تریانە دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی بە سەراتێکی جوان دەژێڕێتەوە کابرایەک مرد 5 منداڵی ساوای لە پاش بەجێمە هەموو یەک بە دوای یەکە هەمویان منداڵی ساوە و بێک هەدایان خوار وەکو چۆلەکە هیچ کەسابەتیان پێ نەدەکرا برایەکیان هەبوو برایەکی کابرای مردووە تەمامی منداڵەکان ئەویش بە کرێکاری دەژیا لە دوولاوە قوربەسەر بوو سەیری خۆی دەکرد خوا من نانی خۆم پێ پەیدا ناکرێت براکەشم ئەوەندەی بۆ منداڵەکانی بەجێ نەهێشتووە بۆیە دایمە خەمناک بوو ئیمامی مزگەوتەکەی لێ پرسی دەتبینم زۆر خەمناکی قەت زەردەخەنێک لەسەر لێون نییە دایمە خەمباری وتی قوربان چۆن خەمبار نەبم براکەم مردۆ 5 منداڵی ساوای بەجێ هێشتووە وەڵڵی هیچی واشی بۆ بەجێ نەهێشتون منیش بۆ خۆم بە کرێکاری دەژیم خوا بەچیان بەخێوکەم فەرمووی هەر هیچی بەجێ نەهێشتووە وتی وەڵی ئەوەی بەجێ هێشتووە بیان دەمێن بەشی ساڵێکیان دەکا فەرمووی دەکاکە مادام بەشی ساڵێکی بەجێ هێشتووە تۆ ئەم ساڵ خەمبار مەبە بە دیاریانەوە ئەم ساڵ کزۆڵ مەبە ئەم ساڵ پێ بکەنە لەگەڵیان ئەم ساڵ دڵت خۆش بێ تا ساڵی داهاتوو بەو خوایە خوا پەکیان ناخە ئەڵە کابرا قەناعەتی هاتو چۆ ناو منداڵەکان و پێوەی ماسکردن و دڵخۆشیدانەوە و دڵخۆشی براژنی دایەوە 3 مانگی مابوو بۆ ساڵی داهاتوو کابرا بۆ خۆشی مرد کابرای کرێکار نەگەیشتەوە ساڵی داهاتوو منداڵەکانیش گەورە بوون و هەموو بوونە زانای گەورە و دکتۆر مهندسیش بەڵێ خۆشەویستم ئەم ساڵەکە قەیرانێکی وایە دنیاش بەو شێوەیە کاول نەبووە جارێ هەموو مەسرەفە زیادەی لە وڵاتە دەکرێت کەس بە ئیسرافی نازانێ وڵا حیوانێک سەر ببڕدرێ لە بەر قەیرانی ئارایی خراپە ناوەڵا ئەوە جێگا دەگرێت ئاگاشتان لە دووس چین بێ دیارە فەقیر و هەژار زۆر زۆرە کەمێکی بۆ خۆل لێ بخۆی تری ببەخشە لەناو هەموو فەقیر و هەژارەکانیشدا ئینشاءالله بەشێک لە قوربانیەکانتان هەڵگرن بینێرن بۆ بەرەکانی جەنگ بۆ هێزی پێشمەرگەی کوردستان ئەویش ئومێدەوارم کە مەسئولەکان لەوێش لەوانیش نەدزن ئەو بەشەکەی لە دواو گل نەدەنەوە بەسم لە هێزی پێشمەرگەی ڕەشوڕوت و کوڕی ئەو میلەتەیە کە بە خوێن دیفاع لەو خەڵکە دەکا و ژیفانیشی بەتاڵە کە جاری وایە پسکیت و ساردیشی ناگاتێ لە بەرەکانی پێشەوە ئەوە ئینشاءالله بەشێکی باش بە ئەمانەتەوە بگاتە هێزی پێشمەرگەی پارێزەری ئەم کوردستانە کە دانیشتنی من و تۆ لەم مزگەوتانەدا بەرهەمی شەونخونی و خەبات و چەکی ئەوان و خوێنی شەهیدانی کوردستانە دوای فەزڵی خوای پەروەردگار دووەمیان چاوتان لە بەشە ناوخۆیەکانەوە بێ ئەو بەشە ناوخۆیانەی حکوومەت ئەهلیەکان ئێستا تقریبا دەبێتە پشوو بەڵام بۆی هەڵگرێ لە مجەمیدەیە لە سەلاجەی ماڵەکەتا بە پوختی بە بەستووی مەهێڵە بۆ گەن بێ لە زەرفی ڕەشی مەکە لە زەرفی سپی جواندا دواتر بیبن بۆ بەشە ناوخۆیەکان تخوا ئەو قوتابیانە هەموو کوڕە هەژارن کچە هەژارن چەند باشە دوای 2 مانگی کە گۆشتی قوربانی بخۆن ئەوانەشتان زۆر ئاگا لێ بێ بەشێکی گۆشتی قوربانیەکەت بۆ قوتابیانی بەشە ناوخۆیەکان بەرن بە ئیزنی خوای گەورە جێگای خۆی دەگرێت
ڕۆژی جەژنی ئینشاءالله ئەو پرسیارانی کە لەسەر قوربانی هەیە زیاتر لە وتاری جەژنە بە ئومێدی خوای پەروەردگار خوا بە نسیبی کا بۆتان ڕوون دەکەمەوە. یا ڕەبی خوای ڕەحممان پێ بکەی. یا ڕەبی خوایە ئەم جەژنی قوربانە بە خێر و خۆشی بەسەرماندا بێ. یا ڕەبی خوایە هەر کەسێ لەم جەژنی قوربانەدا لەم بەرە جەژنانەدا دڵ بەخەمە خوایە دڵخۆشی کەی. هەر کەسێ دڵتەنگە خوایە فەرەحی بە دڵ و دەرونیا بێنی. هەر کەس نەخۆشی دەرونی هەیە خوا شیفای دەرونی بۆ بنێری. هەر کەس نەخۆشی جەستەیی هەیە شیفا بە جەستەی نەخۆشی ببەخشی یا ئەڵڵا. هەر کەس مردووە خوایە لە گوناهی خۆش بی. هەر کەس مردووی لێ مردووە خوایە سەبووری بە دڵ و دەرونی بدەی. دەرگای ڕزق و ڕۆزی لە ئێمە و لەسەر جەم موسڵمانان بکەیتەوە. خوایە لەم قەیرانەش ڕزگارمان کەی. تەبایی و ئاشتەوایی یەک لەم بەرە جەژنانەدا بخەیە لێوان لایەنە کوردیەکانەوە. بە چاوی برایەتی سەیری یەکەن. قانونی پێشوو بخەنە ژێر پێیانەوە لا پەڕەیەکی نوێ لە ژیانماندا هەڵدەنەوە. یا ڕەبی خوای هەر کەسێک چاکەی ئەو میلەتەی دەوێت چاکی بۆ بکەی. هەر کەسێک خراپە خوای هیدایەتی بدەی. ڕۆڵەکانمان ساڵحکەی. ئەوەی ئەولادی نییە پێی عەتاکەی ئەولادی ساڵحی پێ ببەخشی. ئەو ژنومێردانی ناکۆکن ئیسلاحی حاڵیان بکەی. ئەو ژنومێردانەی تەبا و خۆشەویستیان لە نێواندایە خوای گەورە پایەداریان کەی. خوای لە چاوی پیسبیان پارێزی. هەر کەسێ بەخشندەیە هەزاران ئەوەندەی پێ ببەخشی. هەر کەس دەستکوتە خوا دەرگایەکی ڕزق و ڕۆزی لێ بکەیەوە یا ئەڵڵا. خوایەم کوردستانەمان سەلامەت کەی. هێزی پێشمەرگەی کوردستانمان پارێزی وەکو ئەم خەڵکە دەپارێزن خوای تۆش ڕۆڵەی موسڵمانان پارێزی. داوا لێ دەکەم یا ڕەب العالەمین لەم بەرە جەژنانەدا لەم کاتە پیرۆزانەدا لەم مەقامە مبارەکەدا هەر کەسێ ئەم ماڵەی تۆی بنیادنا و ئاوەدانی کردەوە بەشداری لە ئاوەدانکردنەوەیدا کرد. یا ڕەبی خوای ماڵی دنیا و قیامەتی ئاوەدان کەی. یا ڕەبی خوای هیدایەتمان بدەی ئێمەش بە عیبادەتی جوان ئەم ماڵە بێناز نەبێ و ماڵەکانی خوا لە کوردستان و لە وڵاتی جیهاندا هەمیشە گەرم و گۆڕ بن و تاعەت و عیبادەتی هەموو لایەکمان قبوڵ کەی. قوربانیمان بە نسیب کەی و لێمان قبوڵ کەی. ئامین ئامین والحەمد لله رب العالمین.